جادة سولوسي بربو كاتباياني بياني رويشتم خيالاوي يمراني ويمراني تياكرم جان أنا مش باكو بضربو أري والله زور بطل مو درا زيك أكل شي يعني بيع أي أول شي خير والله بروسكك لازق بيكسر أصلا شو نتي واي دوام صعب مو بيزني أيدا باشا أنا تراس زادت سولوسي بربو كاتباياني بياني بله تراس ده أنا الشرماني خشكم لا الله ماني هنايتي بوس كيشا بو قادشا بو معدة بو حموشتك أزار شاكاتو تبي خو لا خوي تو دمي بكرواني دلي من أشكيني دي خير إسا شاكا بيتو أمن رويشت دي باشا دي بخير دي خوا حافظي دي بس الله يحبك كم خواردوا بري والله خوادم لو كل كاكا تو شلون خدوا حب اخوي يقول لك حبك خوادم وتعابر كل بابا شلون حبك وتو اي تو شلون برسي دكتور حب اخوي عائلتي مثقف ونادى روش بيلي وقوا شلون بيرين معي دكتور حب اخوي عائلي مثقف قينا بس خو حبك جبت خليف كل بابا مثلا متخلفين يا تو شلون برسي دكتور حب اخوي تو خد بيني وا تسمع كل رنگ بدود لين اشتوا هاي هاي شي ولا سي خد كا او حالته يتي اشتكم ليني كرة شلون هي لمشت دليبي هر خون فرياتك او دم تكرو لو قلت دم تكرو برسيار مكا عيب منيا كاكا ميس عيب منيا كرة كاكا جان علاج تكم علاج هو براستته كويس عيب منيا كاكا برك ما يدم ديش على مالي حبكم خوارتها حبيتي تخوار ناشا حبا سيكو شكت خوار دبي لا خركم خوار خرقت خوار الو كرة تو شو حبي خرق خوي لخوته او حبا قري كرا زور كسا اي كاكا يستعمل عيب منيا دوازم لي بينا شي يعني سيقدم مني مسألة سيقانية كاكا مسألة سيقانية بس نام يا حبيبي كرة كاكا جان او حبنية او فيتامينا ميردي بورا كم دكتورة روجي دوان لو اخوا الله يتوبا اي كورا كاكا ميردي بورد نخوش اما تصرفتم بميردي كرة بورد بابا جان نخوشي تشي او بو خوي دكتورة روجي سيوسوار حبا خوار رنگي الله يقول اتو دم بكرا ودي واش بقرا دي هو فيتامينا بس بيخو بيتا توب بس الدارو ديو على بعض دي هو بالراستا دي دم تكرو دي دي كيف ياكا استشوني ايش بزورة بابروم ارشي امرو بخرب يعني ئەمە چییە؟ ئەڵێ پورزە ئەمیتا بابەجانی اخوي ما مستوى السرم ديش لباندي ڕۆڵە ئێرە دایریە چۆن شتی وابێ خۆکەی بەلای مەدیر عامە و ئەوە ئێستا موفەتیشێ بێ من چی پێڵێ ما مستوى استدسب لغرفة خوم دي دكمو ئەی بۆ یەکەم جار لێو نەکردو ئەنجابی بوو ئێرە اخ السرم ديش ما مستوى ئێ باشە ڕۆڵە حەبێکی بخواردە دوانێ بخواردە بۆی ئازارەکە و پشکێ ايه خواردم قلكم لمالي خوار قلش تازة ليرة ورم قلت ڕۆڵە ئەو حەبانەی تۆ خواردوتە بە کەڵک نایە یەک حەبم بۆ هاتووە لە ئەڵمانیاوە هەر حەزەکەی بیخۆی ناگەیتە و دیدەرگاکە ئازارەکە و شکاوە انا قربان دم ما مستوى لوي هاتم ويش كان ما انتواو كردي تساوري امري وزارة وەرە بۆ لای من مدیرم ئەبێ بە قسەی من بکەیت اخي ما مستوى مدير تصربتي هي بحب خواردن هەیەی دە تۆ وەرە سبازك ما مستوى حبهم خواردن انا ورده ورا كاكا ورا بولا خوب ورا عيرة ورا دي سو ازارو بونيالم ورا دم بكرو جوان ما مستوى بخوا حبينا وحبهم خواردين دم نكيتو عقابتي تبي كرو دي ها الناس تخواري ما مستوى او بخو يستشوني شاوليت يكسر فرقك او لشكش اللي كيتو انا وبينم لدايرك دبردي لملا والرولا لملا والتواليتك يا علي بوا دبردي بخير نيتو تشاو تخو اما موظفه
كاغا كرمتوني والله كوي بلي وها خراب وضعي باش نية خير وزعم تواونيه مام نعمت لكي والياتوا والله لو روس بيني راه اوه هذه والسينما مو بقرا يعني هزبت شي اكيد والله جيجم جيش جيت اي غازات مني ها زارو بار زارو بار اي شوكة اخويت هزناكي بطاقتي با تنگا نفسيش دبم خوي ناخوشي جبيني اري والله زور زار لسه پشت اسبي بردبمو وعمليه يبدا قد زعم جمكة كان اعزاري هي يقيت اي ام لا زياترا من باله يقيت زور دا ام لا يعني يقيت يك دقة صدقي مام نعمت يك دقة بقول ما فحصتك من توري بيشو خونا وخوم ايه اي هو دي شيء دوزيمو تيا دوزيمو تو ناوكي كوتو برهاست والله حيلات دوام كو وجورك يخوم شوف كان لجوريتو بابا ناوكي بو هين موتو بو ترسي موظفتش لك اخو منينم وظفي بوتي بو خلق بزاني ما خليجي تشين خريجتين هار خبرت شو مديري بدم ديك جايب روز زمان يبكى بابا مدير بو بزاني من ناوكتين ولا جورك يخوم دي اوستريت لفكم اذا روشي صوت ابو هنا بعتو تشاي بيني بوجوركم تبين دي كاكا من مدير شعبة شقورة وقران اخو كودا بيستدي فراش من دزبي ولا جاب الربيع سمكو يلا دهي والله هنا او هالراوس هاي دورها اخويا توشي ساعتهم ولا كاغا كرم رحمة الله بئس علاج سكم يكسر راكشة يكسر راكشة بس نيوا آخر سلام بسيني والراكشة أمره أمسيني اللي هو كل شيء ده داينية ده إنجا يكسر راكشة اخر دزانم بس يعني تصادب موا هاي بالضمان جرانتي من بابي لقورن بيه وتميو الطب الشعبي يعني طبي محلبي هي محلي اي باور كم لسمين السيحة ونقواري تصانا بوي موا إبرازو أنا كم تقول أخوته حبوا أخوي العلاج الطبيعي يعني علاجي شروستي هي سروشتي دريم يستر رابك شيم يعني يكك الغافلتي بيت الجوري تسبام بي دري خمن نبد درقام قبات كله بكل جدام خستوه السبب بردكانيش قباتكم بو قرحاني دزلو برد يبين من راس ضرهم يا السبب حزناك متوا برا دباش دراك شي يكسر دي راكش دي ها رحمة الله بابت وتأزارك عليه زور بسيطة اوي أما أو اوي أما أو بلمك هيج بلمك نجي شاش معنا قولي النشوة خو بقرا خو طنكا اوي أما ياك اوي أما دو سيمي أنتو زي بقوت خو بقرا ابرز بوشت هادي هستا دستن بريا دي هستا كيتو اشترويت يقيت قرميك بلاش هات اري والله هزلك بيستا لنا وحمامي بخاري ما زوار مهمة أساين شون كتشيتو بمالوا يو شافتان هي لمالوا لا والله صدق هذا مال بس يجي مشكلة اني اذكرهم ايدي باشا دواني دبل بكرة لو تقوم ما يذوق أخذ دقي شكوى بقربان بم لدواي دوان زي شو بيجا يبخيت ببراج مري بيتال جريتر بعيني خلصي صعب باش تقبل ايدي تو زي خيرة داي يلا هي أكرم ها تمام ليس تشاوى كم دبر فاهمي ولا أكرم يكيرش ولا بي الله وكانه خلينا من دوجو ولا بي كم دبر علي من شيم أو تشيه وهم الخبرة ويكرم تو بمري من شيب كم بيبولو بارا روب كما كيو بلا نقوم باجی زارا كتي هرمي واي
ويرمي ورا بلام وبزانة ملقوما باجی زارا ئەزانی لە کوێ گوێم لە دەنگە بوو يرمي ويرمي ويل من قوما ويخوى لك ازن قومي باجی زارا خوانەکە تۆ بۆ واکەی بۆ خاتری خوا بەخوا ئیشەڵڵا چاکە بێ بۆچی وا دڵی خۆ سەخڵەت کردووە هربي أكرم نباب أمري أكرم بالروب يا وجوانك بالروب خوانەکە دەتۆ قسەی باش بکە دوعای خێری بۆ بکە ئیشەڵڵا باشە بێ بەس وەڵی شتێک هەیە نازانم چۆن پێتی بڵێم چی هادی پێم بڵێ چییە؟ ئەزانی چێتی چیەتی؟ ئەوە ماڵەکە دەوەرە لە دواوە بڕ تۆ بۆ پێشم نەکەویە دیوتە فەڕاش پێشم دیر بکەوێ خۆمە دایرە نییە دەبڕۆ وي هرمي رفيقك عالياتن مديركاتي يا قابا خير بيرسل شاب اشكب شابكي بيبكي شابي هاليانيا فرمو ولا جوري براژن ناوی خوا بێنە خوا دەردیاوە و دەرمانی ژەیە والله قوت ما عیلاجەکەی لای منە ئەمە چی عیلاجەکەی بێنێ بەیانی نییە براژن دوو خیار چەمەری بۆ بتوێنەرەوانێ نەختی ڕشکە و شمڵی یەک سوراحی بەناشتا بیێرێ عەلەمی نامێنێ کەی بای ئەوانە ماوە ئەسە و مەساجە هەیە منی پاڵیانە بۆ دەکەن ئەو کەن بە مێوەڕۆن کورە کاکە عیب و شوورەی مەساجێکی بۆ خاتری و خاوەکەی لە ڕێکیەوە یا ماوەتەوە عیلاجەکەی لای منە یەک کەڵە شاخی بۆ بکەن براژن عیبی نامێنێ بەخواجی بۆ بگرێ من بۆ یەکەم بەخوا بەس من نەزانم ئەمە کێشەکەی چییە چییە؟ ئەوە جنی هەیە براژن بە یارمەتی جەنابە من لە دایرە ئیجتیماعمەیە بێ بڕۆم والله من اجتماعم نییە شەمبیلا من چاکەم لەسەر تەباقەکە نەمکردو گڕ بگرێ ئەمە عقوبە مەبە وەڵا عقوبوونە ئەم لێرە وڵای براژن من ئەو نەفایلم بەجێشتۆ لە دایرە بێ بسمەوە تەواویکەم زۆر لەسەر مەکرێن والله هیوانێ براژن ئەمە لە کاتی داوامە هەر ئیش ناکات جانە خوازارە دوای داوام لە کەسمان ناڕون دەبەجێی مەیەڵن ئەڵیم هەرمێگیان عیلاجەکەی لای کێیە چارەسەری ئەمە تەنها لای سوبحێفەنیە باشە ڕۆڵە هەڵە تۆ ناڵێم ئەو کچاڵێم سوبحێفەنی لەکوێیە یەکێکتان لەگەڵم وەرن ئەچن ئەیهێنین جەنابی مدیر لەگەڵتایە من چۆنە بێ بێشی یەکێکتان بچن یا تۆ یا سامان ئەخە من فەڕاشم وا داوای چایەکە ئێ منیش مدیرە چا ناخۆم سامانجان تۆ لەگەڵ یا بچۆ چی مەسرەفیشی تێچوو عایدی منە باشە باشە بەسەر چاخ قوربان بۆ مەسرفەکەی عایدی تۆ بێت وەستی بەتاڵی مەتاڵم پێ ئەدەمێت کامەتان نەخۆشەکەیە ئەوە تا لە ژوورەوەیە باشە ئەڵم قوربان تۆ بڵێ باش بێ ئیشەڵڵا بێدەنگ ئەوەیشی تۆ نییە نەجوڵێنەوە بۆکوێ دوام مەکەون گومانی جنی لێ یەکەم تێگەشتن ئەگەر ژنی تیاابێ بێنە ژوورەوە چێتە گیانی ئێوە وی بەخوام نەترسم قەز بەسکرە دەرچۆ دەرچۆ لە جەندی دەی یاڵا بەذاتی خوا دەنگ نەما وابزان بەخوا کوشتی کورە من ئەزانم ئەمە کێیە دەبستمە دەمشتێ ئەو چێ قسەیەکەی ئەوە تەواو جنەکەم ڕاونە بەڵام دوو جەلسەی کە ببێمەوە سەری لێبم بۆ ئەوی زۆر باش بێ ئەکرم کوڕا ئەکرم نانای شەڵا نامرێ براژن گیان هیچ خەفەت مەخۆ خوا گەورەیە شپالای خۆیە بەڵام کاکەمە عیلاجەکەی لای دکتۆرە برام ئەمە دکتۆر نەبێ کەس عیلاجی ناکە دکتۆرێکی عێراقی هاتووە زۆر باشە خەڵکی بەغایە من ئەیناسم چارەسەرەکەی بەس لای ئەوە ئەیبینە لای ئەو یەکاویەکە ئێ بۆ دکتۆری عێراقی ئێ بە کاکە باشین دکتۆر لە مەقادیشۆ هەیە هیچۆ مەقادیشۆ کورەدا بڕۆ بیشۆ دکتۆر هاتووە لەو ئەڵمانیاوی یەکاوێکە یەکسەر چاگەن وەڵاڵێن دکتۆرێکی لە تورکیا زۆر باشە نە بەخوا ئەڵێن دکتۆرێک هەیە لە ئێرانی یەکاویەکە یەکسەر چاکیەکاتەوە کورە با بە مەقادیشۆکە بێ بە والله ئەڵمانیا لە هەمووی کورە با بە ئەو مەقادیشۆ لە بەس تەماشای عیلەتەکە کوێ خات تۆ چەند سەعاتە منێ بان کردو هەر ئاخ و ئۆفتە بزانم ئەمر کە با من بۆ جێبەجێکم نوعمان خەریکە ئەو دڵەمەتەقێ
قوربانە بم کوێخا تەقی تۆ نەتەقی توکەی سە دڵمە تەقێنم ئەزانی چیم بۆکەی ئەمریکا چۆرە سەر ئیشە کۆنەکە ئیشە کۆنەکەم ئاخر کام ئیشەیان پیاوە بۆ بکوژم نه پیاوم بۆ مەکوشە ئەی قەل و قازێ بۆ بدزم نه هەدوو خەلوقازی چی خەلوقازی لە ئاوایە نێژ هەموو دزی والله یەک خەل بدزی لە مۆلا هەردوو قاش دەشکێنم باشە چی بکەم ئەزانی چیم بۆکەی چۆرەوە سەر ئیشە کۆنەکەی زووت راپۆرتەکانم بۆ بنووسە دەستێک هەیە لە ئاواییە ئێوێ لێم باو لە چۆخاتی بخە بزانە ئەو ناموافقە کێیە چیە ڕقی لێمە چۆ بنج و بناوانی جوان بۆ بتاقی کەرەوە بۆ خوای کوێ خاوی شە بەکەرشی من نایە دەزانین بۆ چکە کەس ناوێت لە قسە بکە بەخوا هەمووی زیڕەی کردو بەکەرشی من نایەوە نوعمان تۆ سیارە هەیە کوێخا سیاری چی کەرە دێزێکم هەیە کە باری لێنێم لەو شاخەیە شەقەی شیر ڕێگاتەم دیدێکە هەر حیاشی بردوو جا بگرە ئەو ئیشم بۆ جێبەجێکە یەک پڕادۆم داناوە لە گەراجەکە ئەیکەم بە هەدیە آخر بەچ دیتەوە ئای قابلە دوورە لەگەڵا بکەم کوێخا تەقی وا بزانە راپۆرتەکە لە گیرفان تایە و پرادۆگەر من لە ژێرە هین یاڕبی تۆبە لە ژێرمایە یاڵا بزانام چیم بۆکەی یاڵا بڕۆ خواحافیز وەرە ئەو لە چی وەڕووی ئەتو خۆڵی دەخوارو لێو لە خۆشی پرادۆگە خەری بخۆم هەڵە بڕۆ لێرە بڕۆ خواحافیز دەبزانام چیم بۆکەی جەمیلە وەرگی ئەڵی بەرمیلە جەمیلە چۆنی ها نەعمان چییە دڵێ خۆشە مشدم پێیە مشتەی چی گەراجەکە چیتیایە کەرە بۆرە ڕێک بەڕڵای کە با بڕوە لە شوێنی ئەو یەک پرادۆ هێنمەوە ئاخر مۆدێل باوەڕ بەمە ناکەم وەڵی کوێ خاوادی یاومەتێ کیۆخە یعنی گەڕایتەوە سەریشەکەی خۆ دەیتر چی بکەم نانەکە لەوەیە ئەیدانیشم بەدیار کەرە بۆرەوە پیاوەکە واز لە ملشکاننی خەڵک بێنە ئەیدانیشم بەدیارەوە کەرە بۆرەی خۆمانەوە ها هەتی لە کەریشە شانسم نەبووە سەوتی ئەمەنە ناخۆش یەک گەڕێکی ئیسعاج کردووە حەقە نەبێ بەسەرمەوە تەواو وتم پرادۆ یعنی پرادۆ تۆ بڵێ شانسەکەمان بێنێ پسمە پێشی پرادۆ تۆ نەعیمێجە ئاوا ناسی من خۆم اختصاصم راپۆرت نووسینە تەقریر بە کوردیەکەی جۆ بگرە پێش هەموو شتێکی کەرەکە بەڕڵاتی با بڕوە با ئازادێ بابا لە شەقەی باڵ و بڕوە ئیزعاجی کردوین من ژەچم بەناو ئاواییە ئەگەڕێم بزانم کێ زەمی کوێ خاکە کێ بە نیازی شتێکێتی تیغی کێ ئینقلابی بەسەراکە بۆ یەکەم بە راپۆرتێک و ڕێگەیم بە کوێخاو ڕێک لەو سەرۆ پرادۆکەیمە شوێنی کەرەکە دەواچم هاتم بڕڵێ دەبڕۆ بەڕڵایکە دەبڕۆ پرادۆ ئەی چەندە خۆشە ناز ماستوو ئەوە بێریە ئەمانە داغ لە دڵن ئەمانە ڕقیان لە کوێخایە باری کوردی کەم و بەش کوشتێکی لێ هەڵکڕێنم بێری چۆنی بەخێر بێکاک نامان تۆ چۆنی وەڵاهی باشم ئەها چونکە ماندوو زیاری بۆی ئاوا تۆزە نەختێک نەوعێکی جواب مەیتەوە اینجا وایە ئیشە و ماندووە بیت و بێتاقەتە بیقەی چێکە بابا ماندووی ئاخر تۆیسە تۆ خەریکی ئام فەلاحێتیەی معقولە کوێخا تۆویشە نەیاتێ و دوو لەسەر سێ بێ بە کوێخا وەڵامە جێ قوبوڵکردن نییە قەی چێکە وەڵای کوێخا قابیلێتی بابا چی قابێتی من دەڵێم تۆ نابێت کوێخا حەقی تۆ ئەخوا بۆ قبوڵی نەکەم ئەو وەقی خۆیەتی من کوێخام خۆشەوێ حەز دەکەم ئیشی بۆ بکەم یعنی تۆ لە هەموو شتەکانی کوێخا رازیت ئای لەو پیاوە بەخوا شومە دەسەکەم خۆش بێت چاکم گەوجانی هیچم نەیا بەدەستەوە بێ پێش کاکە بێ پێش ئێ بۆ نێمە پێش بە بە خۆم ماری کوبران نیم کاکە چ لە من دەوێ مێ پێش چاوەکەم ئەرە بابە تۆ پێشتر ئیشی حیواناتە نەکرد با کوێخە ئالیک زیاکار لەسەر ئێوە ناچار واز لەو ئیشە بێنی خەتای کوێخایە نا شێخوای زعیبین یە کاکە وەڵڵی ئالی چێوەندە باش دەدا کاکە و معمەلەی نییە هینای تێرە خزمەتی ئەو منتیقەیە دەکا ناوی شێخوای بە خراپەی دێنی ها ئێ باشە ئێستا ئیشێکم پێ ئەمێ قسە لەگەڵا بکەم نێ قوربانم یەک دەفە نەڕێ قوربانم ڕاوەستە بێ قەزابی توخوامە ئیشە تۆیکەی ڕەنی خەڵوزەکە گرت و ڕەشدا گەڕاویت ئەوجە چیە کاسبیە چقیرێ باران گوڕم کابرا گۆتەری وەرگەرە چقیرەیە دوایە من ئەگەر ئیشی ڕژووی نەکەم ئەدێ ئەو خەڵکە بە سەزمانە ئەو خەڵکە فەقیرە بەچەکە بابوو تکەی بخوا ها ئاخر گوناح نییە تۆ خەڵوز دروستکەیت و کوێخا گۆشتی پێ برژێنێت یاڕەبی عافیەتی بی یاڕەبی نوۆشی جانبی گۆشتی پێ بگری یەک قسە پێ بڵێم ئەوەندە چێقام خۆش دەوێ بمداتە بەر شاپان بەخۆ بە بابەوە ئەو جاوشەی بورتع دەنوم بەڕخت یەک دەکا وەڵا بە معلوماتی کوێخای و خەڵوزەکەی بەس بە کەڵک نایێت صحبەت دەکا ئەلو ئەوە هاتم کاکە هاتم ئەبۆ
شەرەفم زەلام ناوێت لە قسە بکات سووری ژەزان بڕقیان لێتی بەڵام قسە ناکەن قسی بکەم بە ئاوە بڕۆم زامی هیچکە ناکەم وە حەمە عەلیە بە قوربان دەم مێستەیەم بۆلات با سەوتەکە ڕیکۆرد بکەم حەمە عەلی ئەوە تۆی لێ بێشە بۆ سەبەب لە تاقی تو خۆم دەخچێنم ئەها چاون لێیە چۆخە ئەمەنە غەدی لێکردی بۆیە خۆ دەخینچێنی لە پێناو چێخای لە پێناو ئەو گوندەی خزمەتی ئەو گوندەی دەکەم بابە تۆ بابایەکی فەقیری خۆبەخشی سێدانە ساڵە بە بەلاش ئیشەکەیت یەکای ببنیا وەزم لەو پەڕی خۆشیدا بێ پێشە داخی تو خۆم دەخچێنم حەمە عەلی باشە هێم دوو قساکەین لێ بێشە خۆم دەفەوتێنم بابە خۆن نەفەوتینی لێ بێش باشە باشە ئەڕۆم وەڵی هەمووشتان درۆکە وەڵی کوێخە حەقی هەمووتانی خواردووە بەڵام شانسی منە کەس قسە ناکە بەخوا برا ئەم دێ خێری تیا نەماوە هەر هەمووشیان درۆکە بەڵام کەس دای لە قسە بکە شانسی خۆمە ئەم دێ بەجێ بێڵم باشە چم گەڕم بە دوای دیکێ ئەو پرادۆ شەباحە هەرە بێ بۆ من بێت ئەمە عەلی عەمرن نەمێنە باشە بری خۆت نەمێنێ کاکە باشی سەرچاوم باشی برام تاو ئەوە ئێمەویت وڵا لە خزمەتام سەرچاوم فەرمو سەرکەوە ئەوە ئێرە ئەشیای لێ بشە دوا سەرکەوە جێ نابێتەوە یەخۆ بزنم پێ نییە بە قوربە یەکورت جێت نابێتەوە ڕەحمەت لە باوکت دەبرۆ دواوە سەرکەوە باشە باش اینجا سەلام و عەلەیکوم عەلەیکوم السەلام یاخوا بەخێر بێ سەلام یاخوا کە هیلاک و بێتاقەتم خوایە گیان ئەمە قسەیە ئێمە هەموو بێتاقەتین بە جددی یانی هەموو سەرمانیەشێت کورە برام بێتاقەتی من هین ئەوە نییە کاکە هیلاکین ئێمە هەموو ئاوایەکە هەمووی هیلاکە کورە برام هیلاکەتی من هیلاکەتی دەست ژن و ماڵ و مناڵە کاکە ئەوە تۆراوە لە ماڵ باوکێتی مشکلەمان هەیە ناسازێت چ زانە ئەیدە چاوە لێ ئەوە فەقیری ئەوە نەبوون ئەژینە بیستوە لە کاسەی پڕ ئاشتی ماڵە کورە برام مەسەلە کاسە و ئاشتی و ئەوانە نییە کاکە گیان من برایەکم فەنگ لە دەستی دەست و زەلامێکی کوشت هەچی ئاڵتون و سەرۆت و سامانمانێ فرۆشمان کرد بانە سوڵح بۆی و ئیتر لەبەر ئەوە لێم عەجزە و مشکلەمان هەیە و ئەم پڕۆ بەخێرا ئێدە تەواو منیش وا ئەڵم چاوەکەم مادەم براکە و خەڵکی کوتۆ تەقەی کردووە ئەوە نەبووە ئەگەر هەبووە تەعین بۆی هەڵبەتە ئەوەی ناکرد کورە کاکە جان حەقی بەوە چێ برام برای من ئەڵێم تفەنگ لە دەستی دەرچووە من ئەو هاوکاری برای خۆم کردووە ئەویش پێی قبول نییە لەبەر ئەوە تۆرە ئەو مشکلمانەیە و مێشکم مرتاح نییە هیلاکم وەرە بابە هەمووی خەتای شوێخایە ئەگەر بە عەدالەتی ئەم ئاوای ببردا بەڕێوە خەت ئاوا تووشی مۆشاکیل نابووین برامەوە چ علاقی بە کۆخاوە هەیە مۆزوع کۆخە حەقی چێ بەسەر ئەمەوە بەرەوەڵا هەرچی هەیە خەتای شوێخایە کورە کاکە گیان کۆخە حەقی چێ بەسەرەوە مەسەلەوە کاکە جان کۆخە پیاوە باشە چ مشکلمان هەیە لەگەڵی یعنی تۆ لە شوێخا ڕازیت چی ئەی بۆ عیبی چییە کۆخە پیاوێکی باشە هەمومانی ڕازی ئەرەدا قسەی بکە ئەرەدا شتێک بڵێ بە شوێخە ئەرەدا شتێک بڵێ بەشەر تۆرە خوارەوە تۆرە خوارەوە یەڵا دابەزم وەڵا دەبڕدەی یەڵا یەڵا دەی دەبڕدەی سەلامێکیان لە پێی شوێخا شتێک ناڵێن یەڵا دەی لا تۆڕ دەرچۆ دەی دەبڕدەی نەعمان هاتیتەوە چیت کرد هیچم نەکرد تەلەفۆنە یەک دەقا شوێخایە بەو ئەلەو شوێخا گیان باشیت راپۆرتەکان هەمووی حازرن بەڵێ 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 ئێوارە بۆ تێنم و تۆش پرادۆکە حازرکە دەیخوان لەگە قوربان سەر برادۆکە حەزرە ژنەکە پرادۆی چی وشتی چی ناوەڵا هیچ نەبوو ئەچوومە لای هەر زەلامەتیەکی نێوێرا قسە بکە سوور ئەمزانی ڕقی لە کوێخە شانسی من قسەی ناکرد ناوەڵا هیچم بۆ نەکرد ئێستا چی بکەیت وەڵاهی نازان خۆ کەرە بۆ لە بەرڵا نەکردووە ئای تۆ نەوە بەرڵایکە ئەرێژنەکە تۆ بۆ لە خۆ تۆ بەرڵایەکەی ئەزانین چۆن وەڵای من شتێکم هاتوو بە خەیاڵە بە جددی نازانم بەڵام کە پێم وتی نەبقیژێنن نە هاوارکە و نەبشتوەرێ ئەزانی چۆن ئەبێ راپۆر لەسەر چێ بنووسین لەسەر چییە تۆ راپۆر لەسەر کەسوکاری خۆت و منش لەسەر کەسوکاری خۆ منووسم ئەییا ڕۆ من چۆشتی واکەم نایکەیمەیکە قیروسیا وەڵا تۆ ژیای تۆ هەر بۆ باش لەگەڵ کەرە بۆ نابرێتە سەر نایکەم و نایکەم وەرە دەبایکە ئەڵێ بدە تۆ باشە دەی باشە منەیکەم باشن ئەمە قسەیە ئەمە قسەی عاقڵانەیە جۆگرە تۆ ئەچیتەوە ماڵی باوکە راپۆر لەسەر خوشکە لەسەر براو لەسەر دایکە لەسەر باوکە لەسەر ئامۆزاکانە خاڵۆزاکانە کامەیان قسەی بە شوێخاوت
بیکە بە ڕاپۆرتێک و تەجیلیکە ئەوان نییە موبایلەکەی لێ نزیکەرەوە بیخەنە سەر ڕیکۆرد و بیخەرە گیرفانتەوە کەس نازانێت منیش لە ناو کەسوکاری خۆمە عینەشت لەگەڵ براکان و خوشکەکان بزانم کێ زەمی کوێخاکە بۆ یەکەم بە ڕاپۆرت و ئەیەمن تەواو ئەمەم پێڕوەسە اینجا جۆ بگرێت کە چوویتە ژوورەوە یەکەم شت چیەکەی باسی کوێخاکەی موبایلەکە دەرێنە ئاوا بە ڕیکۆردی و بیخەنە ژێر و ئاوادانەکە بۆستە راپۆرتەکەی من 6 دانێ هی تۆ 5 دانێ پۆزم بەسەرا لێمەیە ئەوە نیە ڕەحمانی برام لە ژورێسی بۆ دەکەم بە 6 یعنی تعادل ئەیا خوا بەخێر بیر ڕەحمانی برام باشی نەعمان جان شکور باشی وەڵاهی باشم حاڵ و حواڵی تۆ بەخوا من باش نیم ناشکوری نەبی ئەوە شەکرەمە زەختمە دڵمە ئەوە ڕەبووەمە هەر مردوو ئی باشی ڕەحمانی برام ئەوە گول خەستەخانەی تیای بۆ ناچی خەستەخانەیەکی بە ساقیچان بۆ خەستەخانە دەرمانی تایە ئۆکسجینی تایە ئەوە تا حتا ئۆکسجینەکەشم هینی تیا نەماوە شیکی تیا نەماوە باشە ڕەحمانی برام کە دەرمانی تیانێ بڵێ سەبەبەکە چێ بێت سەبەبەکەی هەمووی ئەم کێخانە موبارەکە ئەم ئاوایی تێگاو ئەو خەڵکە تا ئایرێ هاتۆ بێزار بۆ بێزار ئاخر کوێخا یعنی چۆنی کوێخا وەڵی خراپە مەگە چواری وەکو تۆ مەتحی بکە و تەقری لە خەڵک بنووسی عیبە کوڕی باوکم واز بێنە واز لەم کێخانە موبارەکە بێنە شێتی کردین دەوانێ وەڵاهی ئەزانی چۆن ڕەحمانی برام بەخوا من دووسێ شەو نەخەوتو بە نازانم باشە تۆ بڵێرەوە سەبەبەکە بێ بنە بێ بڕۆ ڕەحمانی برام دەباش ئێم لەگەڵدا بۆ خەستەخانە خەستەخانەی چی لە داخی کێخای ناموبارەک بۆ خەستەخانەش ناتم ڕەحمان ئەوە چی بوو کاگە ڕەحمان تخوا نەعمان تۆ بەشەی تخوا تۆ ئینسانی ڕاپۆل لەسەر برای خۆ بنووسیت لەبەر خاتی سیارەیەک ئەو تا براکەوە بەر چاوتەوە لە ئۆکسجینەکەی دەمی نەماوە ئەی ویژدانم خوا ئەی زەمیرم خوا آخر معقولە والله برا هەر هەمووی کە دای کێخا ئەشەم بیلا ڕاز دەکات چی ئەشەم بیلا ڕەحمانی برام ڕاز دەکات کێخا بەس بەشەر نییە بەس ئینسان نییە ئەوە تا خوێنی ئەم هەموو ئاوایی مژیوە یعنی بەدەست من بێت تێگەی ئاوەکەی دادڕ معقولە لە خەستەخانەکەیە پەمپێکی ڕەبووە نەبێ بۆ براکەم ئەوە ژیانە تیاتی هەر هەمووی خەتای کێخایە ئەشەڵەم بە شەرەف و نامۆسم بەس ئینسان نییە و کێخایە پرادۆکە